من سكت عن الحق فهو شيطان أخرس. هركس ساكت بي لحق شيطاني لا الله خۆشەویستان ئازیزان کەواتە خۆپیشاندان کراوە لە ئیسلامە بەڵێ خۆپیشاندان کراوە لە ئیسلامە خۆتی لێگێل مەکە یەکەم خۆپیشاندان لە ئیسلامە بە ئەمری پێغەمبەری خوا و سەحابەی پێغەمبەری خوا کراوە کاتێکەوە 3 ساڵ بانگی نهێنین ناو مەککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ڕۆژانە دوعایە کرد خەڵک مسلمانە بوو هەر گەورە و بەهێزێک مسلمانە بوو یەکسەر ئەهاتن بەڕاستی هەوڵیاندا ئیسلامی ئەعلان کەن کە ئیمامی حەمزە مسلمان بوو کە ئیمامی عومەر مسلمان بوو ئیمامی عومەر حەزرەتی عومەر سەیدنا عومەر ڕەزا ڕەحمەتی خوایان لەسەر بێ فەرمووی یا ڕەسوڵ ئێمە لەسەر حەقین پێغەمبەری خوا فەرمووی بەڵێ ئەرە وەڵا ئەگەر بمرن ئەگەر بژین لەسەر حەقن فەرمووی دەیتر بۆی ئێعلانی ئیسلام نەکەین پێغەمبەری خوا فەرمووی فەرمووی ئێعلان کەن ئەمە ئەمری پێغەمبەری خوا بوو ئیعلانیان کرد ئیعلانی ئیسلام بە لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله بە 3 و 4 ڕیز هەتا بە کۆڵانەکانی مەکە تا هاتنە ناو کەعبە مە مساهرە نەبێمە چییە إعلان إسلامي لا إله إلا الله ومحمد رسول الله لا نعبد إلا الله جاء سورة قل يا الكافرون تخواروا خوا تأيدي كردن پیغمبر تأيدي كردن ليدانا خوار آزاران تش إمام عمر زور ناراحت بو حتى شلنا الكعبة ونيشان كرد أما مظاهرنا بما تشيه أما حقي خواني إعلان كرد أم روش خلق كو بيتو دفاع لبيغمبر خواكا نار زايدر ميراجانكا برگی لە پێغەمبەری خواکە عینی ئەوەیە کە بەرامبەر و کافران ئەوان وەستان ئەمڕۆژ مسلمانان سیلاحی دەستیان تەنها ناڕازیە و بەدەم و بەوشە و بە مەدەنیانە دیفاع لە پێغەمبەری خوا بکەن تۆیەکی نەزانی جاهیل و خزمەتکاری نۆکەر و کوفر و هەرچی خراپەی ئەخلاقی لێت دەرکەوت ئەڵێ ئەمە حرامە و جائیز نییە و مسلمانان سار دەکەیتەوە هەی دوژمنی خوا و پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویستان ئەو خۆپیشاندانانە ئەکرێت چ بۆ دیفاع بێ لە پێغەمبەر بۆ دین چ دیفاع بێ بۆ قوت و نانبڕینی خۆت هەمووی حەق و شەرعیە و لە ئیسلام ئاماژەی پێکراوە ئینسان لاڵ بێ بەڕاستی فاسق و فاجرە ئینسان بێدەنگ بێ شەیتانی لاڵە خۆشەویستان کەواتە خۆپیشاندانەکان ئیسفادەی بووە باڵێ هەر ئەو خۆپیشاندان و میهرەجانانەی کەوا لە جیهانا کرا لە مالیزیا لە یەمەنە لە عێراقا لە شامە لە هەر وڵاتێکە ئەم خۆپیشاندانە کرا دش بە فەڕەنسا و بە ماکرۆن و بە ئەمسالی ئەمانە و بە نۆکەرەکانی وڵاتانی خۆشمان کە خزمەتکاری ئەوانن کە کرا بەڵێ بەرهەمی بوو بەرهەمەکەی وڵاتانی ناوە سەرخەت زۆرێک لە وڵاتان بەڕاستی ماکرۆنی خەسیس و پیسیان بە پیاوێکی دەستدرێژ ناوبەر بە پیاوێکەوە ئیهانەی کردەوە مقدەساتی خەڵکی مسلمانان ئیهانا کرد لەوانە نەتەوە یەکگرتووەکان یەکێتی ئەوروپا هاتە سەرخەت کاکە تۆ غەڵەتی کرد سەر دای لەبەر باوکشی غەڵەتی کرد ئەمە بەرهەمی چی بوو بەرهەمی وحدەتی مسلمانان بوو بەرهەمی ئەو خۆپیشاندانانە بوو کەوا مسلمانان بە یەک دەنگیان و لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوڵ الله فیدات بێ ئەی پێغەمبەری خوا باوکو دایکمان بەم شێوازە کاکە تۆیەکی خزمەتکاری کوفر لێرەوە ئاواکەی ئینجا دوایەوە زۆرێک بەم وحدەتی مسلمانانە مسلمان بوون وەکو چۆن لە 11 سێپتەمبەرە ویستیان ئیسلام بڕوخێنن بەڵام مسلمانان زیایی کرد و مسلمانان کەمی نەکرد بەمەش کە ماکرۆن کردی بەڕاستی بەرهەمی بۆ مسلمانان زیاتر تا بڵێ مسلمانان نقصان بوون یا کەم بوون یا زەری لە مسلماناندا خۆشەویستان کەواتە تۆی مسلمان ئەبێ ژیر بی عاقڵ بی زۆر کەس بەناو دینەوە فریوتەدا بەناو دینەوە خەڵەتێنێ بەناو دینەوە دوور تەخاتەوە لە محەبەتی پێغەمبەری خوا ئەبێ تۆ عاقڵ بی ژیر بی بە غیرەت بی بەرامبەر بە دین و پەیام و پێغەمبەرەکە